خۆشەویستانم سڵاوتان لێبێ و هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم. یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە کورسا تەندروستی لەگەڵتان ئەبێت بە بەرنامەیەکی نوێ. پیرۆزبایی جەژن لە هەموو تاشێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو وڵاتانی جیهانەکەین بە هیواین ئەوەی کە ئەم جەژنەش جەژنێکی خۆش بێ بۆ هەموو لایەک و ببێتە مای خێر بۆ هەمووتان. جا ئەمڕۆ لەگەڵ ڕاستانە لەگەڵتانە بین. ڕاستان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز. سڵاو لێبێ خۆم بارێکی جەژن پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییان زۆر سپاس. تەندروستی باشەش کرد؟ من باشم، تۆ چۆنی؟ لەخوا بەزیابێ ئێمەش باشیش کرد. ئەزیزانم سڵاوتان لێبێ و هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. پیرۆزبایی جەژنی قوربانیشتان لە یەکەم لە تەواوی مسلمانان و تەواوی کوردستانیانی خۆشەویست و هاوڵاتیانی کوردستانی هەر لە جەژن و خۆشییا بن و هەموو کات هەر ئاوا لە جەژنا لەگەڵتانە بینەوە. جا ئەمڕۆژ پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵێ بابەتی تازە و کۆمەڵێ هەواڵی تایبەتمان بۆ ئامادەکردوون تایبەت بە جەژن. جا ڕۆژانی جەژن زۆر تایبەتە، ئەلەند وەک ئەو کولتورە جوانەی کە خۆمان هەمانە هەرکە لە بەیانیەوە هەڵەستین بەیانەکەی جەژنە پیرۆزە لە هەموو تەواوی خێزانەکانمانەکەین و تەوقە و ماچ و موچ و گەرنازایی لەگەڵ یەکتریە ئەکەین چێژێکی تایبەتی خۆی هەیە و دواتریش دانیشین کە بە یەکەوە کۆ ئەبینەوە و نانێکی جەژنی تایبەتە خۆین. جا ئەلەند با من لە یەکەم شتەوە لەوە دەست پێ بکەم. نانی جەژن خواردووە، ئەگە خواردوشتە پێم بڵە چی خواردووە؟ ناڕاستان هەر دیاردە و کللتورێکی زۆر جوانە لە ناو وڵاتی خۆمان و لە ناو هاونیشتیمانی و هاوڵاتیانی خۆمان ئەمەڕاستی کە بەیانیان هەموو خێزانەکان پێکەوە کۆبنەوە و هەڵەسن بۆ نوێژی جەژن و هەڵەسن بۆ نانی بەیانی نانی جەژن و بەگشتی ڕاستان خۆتە زانی ئەوەی کە لە ناو هەموو ماڵە کوردەکان ناخورێ برنج و فاسۆلیا و قەیسی و قەیسەکەی بێت بێ قەیسەکە نابێت. جا قەیسیەشەکە لەو شلانەی نازانم بەلای تۆ وابیانە بەس لە جەژنە تام و چێژی زۆر تایبەترە لە کات یاسایی. خۆی من پێشتر نەمە خوار ئەلەند ئەو کاتە وام هەستا کرد کە زۆرتر کە لە دەرەوە ئەم خوار شیرین بوو. جا ئەو کاتە ئەموت ئەڵی پاقلاوە خۆی بە برنجەوە حەزم لێ نەبوو ئەو کاتە، بەڵام کە دوایی ئەوەی دایکم تاقی کردەوە کە ترش بوواتە بە سروشتی لی ئەنا بەبێ ئەوەی کە هیچ شتێکی تێبکە، هیچ لیمەندۆزی یا هیچ ئامرازێکی ترشێتی یاخود شیرێنی تێبکە، ئەو کاتە تاموچێژێکی زۆر تایبەتر و خۆشتری هەبوو. ئەو کاتە لەو کاتەوە دەسم پێکرەوە تقریبان سێ چوار جەژنێکە من شلەی قەیسیە خۆم، بەڵام تامێکی تایبەتی خۆی هەیە. ینی یەکێکە لە ڕەمزەکان و یەکێکە لە نیشانەکانی جەژن کە ئەچینە جەژنەوە ئیترەگە شلەی قەیسیتیانە بێ ئەو ژەمەمان بەخوا ژەمەکەمان تامیتیانە بێ شلەی قەیسێکە. ڕاستان بەدە لە لایانی خواردن لایانی دەرونیش زۆر گۆڕانکاری بەسەرایە لە جەژنە هەر لە خۆکە باز لە جەژنەکرێ ئەگەر لە ماڵیشەوە بمێنیتەوە هەر هەست بە جیاوازیەکەکەی و لە جەژنا بەگشتی خێزانەکان بێکەوە کۆبنەوە سەردانی ماڵە خزم و ماڵی کە سوکارەکانەکەن کامە بەڕاستی لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیشەوە ئارامکەرەوەیەکە بۆ دەروون و بۆ کەسەکە بەدڵنیەوە ڕۆژێکی تایبەتە کە هەموو کە سوکارەکە و سەردانی یەکتریەکان خوشک و برا و کە سوکار و هەمووی بەیەکەوە کۆبنەوە بەیەکەوە نانێکە خۆن ژەمێک بەیەکەوە خۆن گەرنازایی لە یەکەکان کۆمەڵی قسەی خۆش بەیەکەوەکان بەڕاستی ئەمە چێژێکی تایبەتی هەیە لە لای دەرونیەوە سوودێکی زۆر زۆرە پێگەێنێ کە ئەمە پێوتر سیلێ ڕەحم کە تۆ سیلێ ڕەحم تازاکەیتەوە لایانی دەرونیت ئارام ئەبێتەوە بۆ خۆت بەدڵنیەوە تەواوی ڕۆژەکەت پڕ ئارامی بەڕێەکەی لەو کاتە بۆیە جەژنی شۆک و هەموو جەژنەکانی تر و وەکو هەموو کللتورە جوانەکانی تری کوردانی خۆمان ئەم کللتورە جوانی کە خۆمان هەمانە سوودێکی زۆر زۆر بەلایانی تەندروستی دەروون دروستیمانەگەیەنێ بەدڵنیایەوە. جا لە هەمان کاتیشە ئەو خواردنانی کە ئەشی خۆی نەگەر هەوڵ بین کەمتر بەڕۆنووی تێر و کەمتر سوێر دروستکەین چونکە هەیە کە لی ئەنێ بەخوا پڕۆنی ئەکا پڕ خوێی ئەکا یاخود ئەو گۆشتانەی کە ئەی خۆین بە بڕێکی کەمتر بخورێت کە ئێستا بابەتی ئەمڕۆمان هەواڵەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ئەوەی کە ڕوونکردنەوە زیاتر لەسەر ئەو بین کە ئەم گۆشتی سوورانە چۆن نەخرێت چونکە ئەم وەکو خۆشتانزان جژنی قوربانە لە جژنی قوربانیشا قوربانی کە ئەکرێت گۆشتی خێرمان بۆیێت ئەو کاتە کە گۆشتی خێریشمان بۆ هەواڵین دوو ماڵین ئەلە قەدوتە دوو ماڵین بیرونەوەموتێ بەڵام ئەبێ ئەگەر نەوت بێ نابێت ڕانی کۆنتترۆل ئەڵێنەوەوان بیان ئەرۆڵ ئەوانیش بیریان خستینەوە دیارە ئەوانیش خۆیان وتیانەکە هاتوون بۆ ماڵیان وتیانە دوو ماڵین گۆشتەکەیان ویستوە. جای ئەمڕۆ پێتاڵین چۆن کە ئەو گۆشتی خێری کە بۆتانیت چۆن بە تەندروستی لی بنێن و چۆن بە تەندروستی هەڵیگرن چونکە زۆر گرنگە کاتێک کە ئاژەڵێک سەر ئەبڕێت گۆشتەکەی چۆن بتوانیت بە باشی بیخۆیت و بە تەندروستی بیخۆیت و هیچ زیانەکە پێ نەگەێنێ. جا بۆ دوو درشتی ئەمڕۆ لەسەر ئەوە هاڕۆین بەدڵنیایەوە زۆر ڕاستە بێگومان. جا ڕاستان بە وردە و دەفچینە لای هەواڵەکان کە ئەمڕۆ بەگشتی هەواڵەکانمان تایبەتەکەین بە
خواردن بە تایبەتی گۆشتی سوور. هەواڵ یەکەمان باز لە بابەتێکەکەین کە ئاماژە بەوە کات زیاد لە پێویست خواردنی گۆشتی سوور ئەکرێ چ کاریگەری و چماشێک لەسەر جەستە دروست بکات. هەواڵەکە پێمانەڵێت کە ئەو کەسانەی ئەگەر بێت و لە 300 گرام زیاتر گۆشت بۆن لە ڕۆژێکە چیان بەسەرێت و زیاتر جەخت دەکاتە سەر تەندروستی گورچیلەکان. با پێکەوە بچینە لام هەواڵە. توێژینەوەیکی نوێ کە لەلایەن پەیمانگای خۆراکی کلینیکی زانکۆی ئۆکسفۆرد ئەنجام درراوە هۆشداری دەدات لە زیادبوونی لە ناکاوی ڕێژەی گۆشتی سوور لە سیستەمی خۆراکیدا لە ماوەیەکی کووردا وەک ئەوەی لە ڕۆژانی جەژنی قورباندا ڕوودەدات. توێژینەوەکە کە بۆ ماوەی 5 ساڵ چاودێری گۆڕانکاریە بایۆلۆژەکانی 12,000 کەسی کردووە. دەری دەخات کە خواردنی گۆشتی سوور بە بڕی زیاتر لە 300 گرام لە ڕۆژێکدا ئەگەری توشبوون بە هەوکردنی جومگە و بەردی گورچیلە بە ڕێژەی لە 55 ببورن زیاتر دەکات. بە پێی شیکردنەوە کیمیایەکان گۆشتی سوور دەوڵەمەندە بە مادەی پیورین. کاتێک جەستا ئەم مادەیە دەشکێنێت ترشی یوریک بەرهەم دەێنێت. لە کاتی زیادبوونی ئەم ترشەدا گورچیلەکان ناتوانن بە خێرایی لە ڕێگەی میزەوە دەری بکەن. ئەمەش دەبێتە هۆی نیشتنی کریستاڵە تیژەکان لە ناو جونگەکان و دروستکردنی ئازارێکی تونند و هەوکردن. جگە لەوەش زۆری پرۆتینی ئاژەڵی دەبێتە هۆی ماندووکردنی فلتەرە وردەکانی گورچیلە کە لە درێژخایەندا ڕێگا بۆ سستی گورچیلە خۆش دەکات. دکتۆر ئەلەکساندەر فێرگوسۆن سپۆری نەخۆشەکانی گورچیلێ و سەرپەرشتایی توێژینەوەکەی و دەڵێت جەستەی مرۆڤ خاوەن توانایەکی دیاریکراوە بۆ هەرسکردنی پرۆتینە ئاڵۆزەکان و کاتێک لە ڕۆژانی جەژندا بڕێکی زۆر لە گۆشت دەخورێت جەستە دەکەوێتە حاڵەتێکی شۆکی پرۆتینیەوە. ئەمە نەک هەر زیان بە گورچیلەکان دەگەێنێت بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی تشەڵۆکی خوێن و کەوا دەکات جەستە مادە کانزای گرنگەکانی وەکو کالیسۆم لە ئێسکەکانەوە ڕابکێشێت بۆ هاوسەنگکردنەوەی خوێن. ئەمەش مەترسی بۆ سەر چڕی ئێسکەکان دروست دەکات. بۆ پاراستنی تەندروستی پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە بڕی گۆشتی خوراو لە یەک ژەمدا لە 90 گرام تێنەپەڕێت و لەگەڵیدا بڕێکی زۆر سەوزە بخورێت. سەوزەکان بەهۆی هەبوونی ڕیشاڵ و مادەتەکان یارمەتی هاوسەنگکردنەوەی تشەڵۆکی گەدە و خوێن دەدەن و پرۆسەی دەرکردنی پاشماوە ژاراویەکانی گۆشت لە جەستەدا خێراتر دەکەن. ئەزیزانم لە توێژینەوەکە ئاماژەیان بە چیەوە ئاماژەی بەوەیەوە کە ئەو گۆشتی سوورەی کە لە جژنی قوربانە بۆمانێت و بڕێکی باش لە گۆشتی زوورە خۆن خەڵکان وەک خۆتان نەزانن گۆشتی سوور دەوڵەمەنە بە پرۆتینەکان و کاتێک بڕێکی زۆر لەم پرۆتینە وەرەگرین و لە جەستەمانە ئەیهێڵینەوە جەستەمان و کردداری هەرسمان و ئەندامەکانی کە هەرسمان بۆ ئەکەن ناتوانن ئەم پرۆتینە زۆرەمان بۆ هەرسکەن بەو شێوازی کە پێویستە لە یەک ڕۆژە هەرس بکرێت واتە کرددارێکی زیادە و ئەوکو ئەوتر ئۆڤەرلۆدێک بۆ سەر جەستەمان دروستەکە کە ئەو کاتە زەختێکی زیاتر ئەکەوێتە سەر جەستەمان. جا لەم توێژینەوەیە ئاماژەی بەوەیەوە کە ئەو کەسانی کە لە ڕۆژانی جەژنا بڕێکی زۆر لە گۆشتە خۆن بە ڕێژەی لەسا 55 مەترسی زیاتر بە هەوکردنی جونگەکان و بەردی گورچیلیان زیاترە. جا بە دڵنیایەوە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە بۆچی هەوکردنی جونگەکان و بەردی گورچیلە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێژە پرۆتینە زۆرەی کە خۆی لە گۆشتا هەیە خۆ پرۆتین ئەمە هەمومان پێویستمانە لە ژیانی ڕۆژانەمانە بیخۆین کەسمان ناتوانین بەبێ پرۆتینێ ژیانێکی ئاسایی خۆمان بکەین و ڕۆژێکی پرچالاکی بەڕێکەین بەڵام ڕێژەیەکی زۆر وەرگرتنێکی لە ڕادە بە دەری خۆی لەم پرۆتینە زیانی پێگەنێ وەگەوەی کە لەم توێژینەوەیە باسی کردووە. بێگومان زۆر ڕاستە ڕاستان بەدەلەوە بە ئاماژە بە خاڵێکی گرنگکەین کە ئەکرێ زۆر کەس بەهۆیەوە هەم تەندروستی گشتی هەم گورچیلەی پارێزێت و خۆی لە نەخۆشەکانی کۆندامی هەرسیش بەدوور بگرێت. پرۆتین مادەیەکە کە ئەکرێت بەخاوی هەرز بکرێت و بەخاوی هەڵبنوژێت ناو خوێنەوە. بۆیە وەک لە هەواڵەکەی وتمان باشتر وایە ڕێژەی ئەو پرۆتینی لە ژەمێکا وەری ئەگرین لە 90 گرام تێپەڕ نەکات 90 گرام. جا ئەمە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی و بەدەر لەوەش باشتر وایە لە بینی هەردوو ژەمێکی پرۆتینیە نزیکەی 3 بۆ 4 کاتژمێر ماوە بینی هەبێت. واتە بە نمونە کاتێک تۆیت ڕێژەیەکی زۆر لە گۆشتە خۆیت ڕێژێکی زۆر پرۆتین وەرەگری لە ژەمێکە با بەلانی کەمەوە 3 بۆ 4 کاتژمێر بەسەریا تێپەڕێ بۆی کە لانی کەم جەستە ئەو ڕێژە پرۆتینە هەڵمژێت ئەنجا ئامادا بێ بووی کە پرۆتینی تر وەربگرێت. ئەگەر وانە بێ ڕەنگە تووشی گرفتیەوە بین کە
ئەو پرۆتینە هەر سوودی لێوە نەگرین و لەبری ئەوەی کە لەلایەن ڕیخۆڵەوە هەڵبمژرێ هەر لە گەدەدا بمێنێتەوە ئەو کاتە ئازاری ناوپۆشی گەدایە بێت. زۆر ڕاستە. جەعلن لە هەمان کاتا لەگەڵ خواردنی گۆشتی سوورە زۆربەی جار لە ڕۆژانی جەژنە هاوڵاتیان و پەنا ئەبەنە بەر بڕێکی زۆر لە خواردنە پڕچەورەکان و ئەو خواردنانی کە چەوریەکی تێریان تایە. جا لە تازەترین توێژینەوەیە ئاماژەی بەوەیەوە کە ئەو کەسانەی لە جەژنانە بڕێکی زۆر لە خواردنە چەورەکانە خۆن و بڕێکی زۆر لە چەوری تێرە خۆن وەکو شۆکێک وەکو کاریگەریەکی خراپ و کاریگەریەکی نێگەتیڤی و فیدباکێکی خراپ بۆ سەر خوێنبەرەکانی دروستە بێت کە بە دڵنیایەوە زیان بە خوێنبەرەکانی ئەگەێنێت و دواتر ئەیگەێنێ بە حاڵەتی خراپتر. لێرە لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیە خۆ ئەگەر لە جەژنیشە حەزەکەیت خواردنێکی چەور بخۆی با لە یەک ژەمت خواردنێکی چەوری تیابێ یاخود لە بینی ژەمێک بۆ ژەمێکت بەلایانی کەمەوە 6 بۆ 8 کاتژمێری بین بێت و لەو بینەشا بتوانیت ڕاوبۆچوون و تەنانەت هاتوو چۆشت زیاتر بێ لەگەڵ بەراورد بە ڕۆژانی زیاترا بۆی بتوانی ئەو چەوریە و کەمترکەیتەوە. جابا لێرە وەری گریم بزین ئەم چەوری کە لە ڕۆژانی جەژنە ئەیخۆین و ڕێژەیەکی زۆری لێوەرگین ئەم چەوریە تێرانە چه زیانێکی زیاترمان پێ ئەگەێنن با بێ کۆزانەیە زیات وەرگریم فەرمونون. راپۆرتێکی نوێی کۆمەڵی دڵی ئەمریکی ئاشکرای دەکات کە شێوازی خواردنی چەور لە بۆنە و جەژنەکاندا کاریگەریەکی کتوپڕ و مەترسی لەسەر دیواری خوێنبەرەکان هەیە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە تەنها یەک ژەمی زۆر چەور کە بڕێکی زۆر بەزی ئاژەڵی تێدا بێت دەبێتە هۆی کەمبوونەوەی توانای نەرمی خوێنبەرەکان بۆ ماوەی 6 بۆ 8 کاتژمێر. ئەمەش ئەگەری جەڵدەی کتوپڕ لە کەسانی بەتەمەن و بە ڕێژەی لە سا 35 زیاتر دەکات. پێی توێژینەوەکە بەزی ناوگۆشتی قوربانی دەوڵەمەندە بە چەوریەتێرەکان کە ڕاستەوخۆ ئاسی کۆلسترۆلی خراپ و واتە LDL لە خوێندا بەرز دەکەنەوە. ئەم چەوریانە لە ناوی دیواری خوێنبەرەکاندا دەنیشتن و دەبنە هۆی دروستبوونی قەتماغی چەوری کە ڕێڕەوی خوێن تەسک دەکاتەوە. لە کاتی جەژندا بەهۆی تێکەڵبوونی ئەم چەوریانە لەگەڵ بڕێکی زۆر لە خوێ پەسانی خوێن بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە کە فشارێکی زۆر دەخاتە سەر ماسوولکەکانی دڵ. دکتۆر کارتین مۆر سپۆری نەخۆشەکانی دڵە و ڕوونی دەکاتەوە. ئێمە زۆربەی کات دەبینین لە دوای بۆنەکانەوە ڕێژەیەکی زۆر لە سەردانیکەرانی فریاکەوتن بەهۆی کێشەکانی دڵەوە زیاتر دەکەن. هۆکارەکەشی ئەوەیە کە خوێنی مرۆڤ دوای خواردنی ژەمێکی چەور خەز دەبێتەوە و ئەم خەزبوونەوەیەش وا دەکات دڵ بە هێزێکی زیاتر کار بکات و بۆ پەمکردنی خوێن بۆ ئەندامەکانی جەستە و ئەگەر کەسەکە پێشتر کێشەیەکی خوێنبەرەکانی هەبێت ئەم فشارە کتوپڕە دەبێت هۆی دروستبوونی مەینی خوێن و جەڵدەی دڵ. سپۆران جەخت دەکەنەوە پێویستە پێش لێنان هەموو بەز و چەوریە دیارەکانی گۆشتەکە لێ بکرێتەوە و گۆشتەکە بە کوڵان یا برژاندن ئامادە بکرێت نەک سوورکردنەوە لە ناو ڕۆندا. هەروەها بەکارهێنانی سیر و پیاز لەگەڵ گۆشتە وەک پارێزەرێکی سروشتی کار دەکات بۆ کەمکردنەوەی کاریگەری نەرێنەکانی کۆلسترۆڵ لەسەر خوێنبەرەکان و یارمەتی ڕانانی خوێن دەدات. زۆر باشە لەم هەواڵەیە باسیەوەکەین کە بەزی ناو گۆشت چ زیانێکی هەیە لێرە بەگشتی دوو زیان ئەخاتە ڕووبەوە. یەکەمیان ڕەگبوونی خوێنبەرەکانە. ئێمە ئەو خوێنبەرانی کە لە ناو جەستەمانە ڕاستان وەگەزانی کە نەرمیەک لە پێکاتەکەیانە هەیە ئەم نەرمیە یارمەتی لەوە ئەیات کە فرمانەکانیان بەباشی بەجێبکێنن واتە گەر بێت و ئەم نەرمیە نەبێت خوێن لە لە خوێنەکانیان لە مولو لە وردەکانەوە ناپاڵدرێورێ بۆ ناو ئەندامەکان واتە ئەندامەکان خوێنیان بەباشی پێناگات. ئەمەش گرفت بۆ زۆرێک لە ئەندام و کۆندامەکانی جەستە دروستەکە. ئەمە لەلایەکەوە لەم ئەم گرفتەمان بۆ دروستەکە بێتمان لەلایەک تری شۆ ڕاستان بە بیرمان نەچێت ئێمە یەشێک لە شێشە گەورەکانی ناو خوێن بەرزبوونەوەی ئاستی چەوری خراپڕاتە LDL بەپێی ئەم لێکۆڵینەوەی ئەڵێ کە ئەگەر بێت و ئەم بەزانە زۆر بخورێت ئەوە ڕەنگە
LDL زۆر بەرزکات ڕاست. بێگومانە مەش کۆمەڵێک ماک و گیر و گرفتی لێ بەدڵنیەوە جالان هەر لە توێژینەوەکەشە ئاماژەی بەوەوە لەگەڵ خواردنی بەزەکەیە شێوازی دروستی لێنانی بەزەکەشی بەڵێ. ڕوون کردوتەوە کە ئاماژەی بەوەیەوە کە تا بتوانن یا بکوڵێنرێت یا خودت بیبرژێنن بە سوورکردنەوە ئاماژەی بەوەیەوە کە چه زیانێکی زۆری هەیە و لە هەمان کاتە ئاماژەشی بەوەیەوە لەگەڵ کوڵاندن و برژاندنیا هەوڵ بن لەگەڵ سیر و پیازی شاتێکەڵی بکەن بۆی کەمێک لەو چوری و لەو بەزەیی کە هەیەی ئەم سیر و پیازە بتوانێت هەڵی مژێت و کەمێک لە چورەکەی کەمتر کاتەوە و بەدڵنیایەوە زیانی چورەکە کەمتر بێتەوە خۆل چوریش سوودی هەیە ئێمە هەمومان پێویستمان بۆیە لە ڕۆژێکی دیاریکراوە بڕێکی باش لە چوری وەرگین بەڵام لە ڕادەی خۆیان لەوە زیاتر وەرنەگرین بەڵام لەم توژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە چەند هاوڵاتیانیان وەرگرتووە لە ڕۆژی جەژن و بۆنەکانە کە بڕێکی زۆر لە خواردنە چەور و تێرەکانیان خواردووە چه زیانێ بە خوێنبەرەکانیان گەشتووە دواتر ئاماژیان بەوەیەوە کە بڕێکی زۆریان بەداخەوە بڕێکی زۆریان تووشی جەڵدەی دڵ بوون کە بەداخەوە لە جەژنان و بۆنەکانە زۆرێک لە دکتۆران ئەوەمان پێ ئەڵەن کە بڕێکی زۆر لە فریاکەوتنی سەرەتایی سەردانی نەخۆشخانەکانەکات و زەختێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان دروستە بێ ئەویش بە دڵنیایەوە بە هۆکاری تێکچوونی خۆراکەکانیانەوە ئەوەیە کە خۆراکی چەور زۆرە خۆن زۆر ڕاستە ئاماژۆ بە تێکچوونی خۆراگە بڵێ بابینە سەر بابەتێکی تر کە ڕەنگە بەشێک لە وڵاتیان ترکیان پێ نەکردبێن یان ئەکرێت بەهاڵە لە بابەتەکە تێگەیشتووە ئەنەجار بیستومانە ڕاستان کە مەسەلەن خێزانێک گۆشتیشان بواتەوە دوای خواردنی ئەم گۆشتە ڕەنگە دۆخی تەندروستیان تێ بڵێ و بەشێک لە هاوڵاتیان هۆکارەکەی ئەیژێنەوە بۆ جۆری گۆشتەکە لە کاتێکە فاکتەرێکی ترمان هەیە کە ئەویش گەرمایە کاریگەریە کاتە سەر ژەهراوی بوونی ئەم گۆشتە بۆ گەزانین کە وردە پلەکانی گەرما بەرە و بەرزبوونەوە ئەڕوە و لە کاتی وەرگرتنی گۆشتی قوربانیە پێویستە هاوڵاتیانەوە بزانن کە باشترە ئەم گۆشتە سارد بکرێتەوە بۆ خوارد چوار پلەی سیلیزی ئەگەر نا هەندێک جۆری بەکتریا لەسەر ئەم گۆشتە گەشاگە وەک سەلمۆنێلە توێژینەوەکە ئەمەمان بەوردی بۆ باسەکات بارچینە لایەم توێژینەوە سنتەری کۆنتڕۆڵکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان CDC هۆشداریەکی نوێی بڵاو کردەوە سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ گۆشتی قوربانی لە پلە گەرمیە بەرزەکاندا توێژینەوەیکی مەیدانی دەریخستەوە گۆشتی تازە سەربراو ئەگەر لە ماوەی کەمتر لە 2 کاتژمێردا سارد نەکرێتەوە بۆ پلەی گەرمی ژێر 4 پلەی سیلیزی ڕێژەی گەشەی بەکتریاکانی وەک سالمۆنێلا و ئیکۆڵای تیایدا زیاد دەکات ئەمەش سەرچاوەی سەرەکی ژەهراوی بوونی خۆراکە لە هاویندا لەلایەن نەزانسەکەوە گۆشتی ئاژەڵ دوای سەربڕین دەکەوێتە قۆناغێکەوە کە پێی دەوتێ ڕقبوونی دوای مردن و لەم قۆناغەدا ئەنزیمەکان دەست دەکەن بە تێکشکاندنی شانەکان ئەگەر ژینگەکەی گەرم بێت ئەم پرۆسەیە دەبێتە هەوێنی گەشەی مایکرۆبەکان و هەروەها شێوازی پارچەکردنی گۆشتەکە بە چەقۆی ناپاک یان لەسەر تەختەیەک کە پێشتر پیس بووە دەبێتە هۆی گواستنەوەی بەکتریاکان لە ڕووکەشەوە بۆ ناو قوڵایی گۆشتەکە دکتۆر ریچارد هێڵ پسپۆڕی سەلامەتی خۆراک دەڵێت کێشەی گەورە لە جەژنی قورباندا ئەوەیە بڕێکی زۆر گۆشت لە دەرەوە و لە ژێرتیشی خۆردا دەمێنێتەوە بەکتریاکان لە پلەی گەرمی نێوان 5 بۆ 6 پلەی سیلیزی لە هەر 20 خولەشێکدا ژمارەیان دووهێندە دەبێت خواردنی ئەم گۆشتە تەنانەت ئەگەر دواتر بکوڵێنرێت لەوانەیە پاژماوەی ژەهراوی بەکتریاکان پێدا بمێنێتەوە کە بەرگەی گەرمی دەگرن و دەمنەهۆی سکتون و ڕشانەوە و لەرزوتە بۆ ڕێگریکردن لە مەترسیەش ڕێنمایی دەدرێت کە گۆشتەکە دەست بەجێ دوای بڕین لە کیسەیەکی پاکدا دابش بکرێت و بخرێتە ناو ساتکەرەوە نابێت گۆشت لە ژوورێکدا دابنرێت بۆ ئەوەی خوێنەکەی بچۆڕێتەوە بەڵکو دەبێت لە شوێنێکی فێنک و دوور لە مێش و مەگەز بێت هەروەها شۆردنەوەی دەستەکان بە باشی پاش و دوای مامەڵەکردن لەگەڵ گۆشتی خاو و بنەمای سەرەکیە بۆ پاراستنی خێزان لە نەخۆشیە گواستراوەکانی ناو خۆراکەکانمان ئازیزانم زۆر جار بیستومانە کە کاتی ئەڵێن گۆشتی خێرە بۆیەت ئەڵێن ڕاستە و خۆ گۆشتی خێرەکە لێمەنێ و مەیخۆ ئەڵێن بیخەنە سەلاجەوە بیخەنە فرێزەرەوە با بیوەستێت دواتر دوای چەند سەعاتێ بیخۆ
ئەمە لێرەیە ئەمە بۆ وتراوە هەر لە کۆنەوە کە لەم کللتورەی خۆمانە ئەمە وتراوە بە دڵنیایەوەمە حکمەتێکی و سوودێکی خۆی هەیە لێرەیە لەم توێژینەوەیە باسی لەوە کردووە کە ئەو کەسانەی کە ڕاستە و خۆ ئەگەر ئاژەڵێک سەر ببڕێت و دواتر ئەگەر گەرمایەکی بەرکەوت بێت لەبەر گەرماکە بیخۆن بڕێکی باش لە بەکتریای سالمۆنێلا و ئیکۆلای تیانە گەشاکات چونکە ژینگەیەکی لەبارە ژینگەیەکی گونجاو بۆ گەشەکردنی بەکتریاکان و ئەم دوو بەکتریایش بە بڕێکی زۆر لە ناو گۆشتی ئاژەڵەکانمانە هەیە بە تایبەت ئەو ئاژەڵانەی کە لە شوێنێک و لە ژینگەیەکی ناگونجاوە بەخێوەکرێن و گەوراکرێن جا لێرە لەم توژینەوەی ئاماژەی بە کە کاتێک گۆشتێکی خێرە بۆیت ڕاستەوخۆ لێ مەنێن و ڕاستەوخۆ بەکاری مەهێنن بیخەنە ساردکەرەوە با پلەی گەرمەکەی کەم بێتەوە و نزم بێتەوە بۆ ئەوەی گەشەی ئەم بەکتریایانێت بە هیچ شێوەیەک تایە چالاک نەبێت و بۆستێت ئەو کاتاتوانن بەدڵی خۆتان بەو شێوازەی کە حەستان لێ بە کوڵاندن یاخود بژاندن بە سوورکردنەوەنە ئەو کاتە ئافێتیکەن و نۆشیکەن ڕاستەن ئەمە یەک پێبینی کەشمانەتێ بۆ کەسانی کە ڕوو لە سەیرانگاکانەکەن بۆ کەسانی هەتا لە ڕۆژی ئاساییشە لە ناو بازارە گۆشتەکردن یاخود لە قەسابخانەکانە گۆشتە بنەوە بۆ ماڵەوە باشتر وایە کە ئەم گۆشتە بۆ ماوەیەکی زۆر لە دەرەوە نەمێنێت وەکو لە توێژینەوەکە وتوێتی ئەگەر دوو کاتژمێر بەسەریا تێپەڕێ ئەوە ئەگەری گەشەی ئەم جۆرە بەکتریانە لەسەری زیاکات کە دوایی وەک ڕاستانی ژووتی بە کوڵاندنی چاک نابێت ڕاستە وتکای خۆتان پارێزن جاری وهەیە ئێمە گلەی لەواکەین کە خواردنێ خراپ بووە جاری وایە گلەی لەواکەین کە ئەکرێت بە باشی مامەڵە لەگەڵام ئاژەڵیان نەکراوێ بەڵام لەسەر و ئەوە هەندێ فاکتەر هەیە پەیوەندی بە شێوازی مامەڵەکردنی خۆمانەوە هەیە لەگەڵ خواردنەکانە وەک لەم هەواڵەیە وتمان کە باسی پلەی گەرمیەکەین ڕاستەلەن جاالەن زۆر جار بیستوشمانەکە ئاژەڵە ببورە ئاژەڵە کوردەکانی خۆمان ئەم قەڵ و کەڵەشێر و قاز و ئەوانەی کە هەمانە ئەڵێن هەتاوکو بیخەیتە فرێزەر و سارکەرەوە بیبەستێت تامەکەی خۆشتر ئەبێ زۆر جار ئەومان بیستوواڵە بیخەرە مجەمیدە و فرێزەرەوە با بیبەستێت بۆی تامەکەی خۆشتر بێت و دوایی بە تامێکی جیاوازترەوە ڕاستان بەز و قسەی ڕاستە وڵی تامێکی خۆشی هەیە و زۆری ژە قسەیان بیستووە دایکم زۆر بیستومەوەڵێ ئەڵێ با بیخەنە ناو فرێزەرەوە بۆی تامی خۆشتر بێت جا ئەلەن یەکێکی تر لە توێژینەوەکان و یەکێکی تر لە هەواڵەکانی کە ئەنجام دراوە باز دەچێکە باز لەواکە لەگەڵ تێکەڵبوونی ئەو خۆراکانی کە لە جەژنایی خۆین گۆشتە چاوریەتێرەکانە برنجە وەکو کاربۆیدراتە لەگەڵیشە چوارەمشە چییە کە زۆر بەیجار خەڵک لە جەژنانە ئەیخوا شەکرە لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە ئەو کەسانی لە ڕۆژانی جەژنا بڕێکی زۆر لەم چوار پێکاتەیە ئەخۆن و لە جەستایانە وەری ئەگرن چ کارێکی زیادە یاخود چ پەستانێکی زیادە ئەخەنە سەر پەنکریاسیان و چ زیانێ بە پەنکریاسیانە گەێنێ جا بە بەیەکەوە زانایی زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون توێژینەوەیەکی هاوبەشی نێوان زانکۆی میونشن و پەیمانگای ماکس پلانک باز لە دیاردەیەک دەکات بە ناوی شۆکی مێتابۆلیزمی بۆنەکانەوە ئەم توێژینەوەیە دەری دەخات کە تێکەڵکردنی بڕێکی زۆر لە پرۆتین و چەوری لەگەڵ بڕێکی زۆر لە کاربۆهیدرات و شەکر لە یەک کاتدا سیستمی هۆرمۆنی جەستە تووشی پەککەوتن دەکات و پەستانێکی نەئاسایی دەخاتە سەر ڕژێنی پەنکریاس بەپێی بایۆلۆژیای هەرس کاتێک شەکر و چەوری پێکەوە دەخورێن پەنکریاس ناچار دەبێت بڕێکی زۆر ئەنسۆلین دەربدات لە هەمان کاتدا گۆشت پێویستی بە ترشەڵۆکی بەهێزی گەدە هەیە بۆ هەرسکردن ئەم تێکەڵە ناتەندروستە دەبێتەوەی خاوبوونەوەی پرۆسەی هەرسومانەوەی خۆراک بۆ ماوەیەکی زۆر لە ناو ڕیخۆڵەکاندا ئەمەش دەبێتە هۆی ترشان و دروستبوونی غازات و ئاوسانی توندی سک ئەم دۆخە لە درێژخایاندا دەبێتە هۆی دروستبوونی بەرگری ئەنسۆلین کە سەرەتایەکە بۆ شەکرەی زۆری دووەم دکتۆر هانس مۆلەر سەرۆکی تیمی توێژینەوەکەی و ئاماژە بەوە دەکات جەستی مرۆڤ وەک کارگەیەکە وایە کە خشتەکانی کاتی دیاریکراوی هەیە لە ڕۆژانی جەژندا خەڵک بەردەوام و بێوەستان دەخۆن ئەمەش ڕێگەی خۆپاکردنەوەی خانەکان پەک دەخات و خانەکان کاتیان نییە بۆ چاکبوونەوەی خۆیان چونکە بەردەوام خەریکی مامەڵەکردنن لەگەڵ وزەی زیادە ئەمە نەکار دەبێتە هۆی قەڵەوی خێرا بەڵکو دەبێتەوەی هەوکردنی جگەری چەور و تێکچوونی خەو و بەهۆی فشاری سەرک و ئەندامی سوڕانەوە سپۆڕان پێشنیار دەکەن لە نێوان ژەمە قورسەکانی جەژندا لانی کەم 5 بۆ 6 کاتژمێر ماوە هەبێت بۆ ئەوەی گەدە بتوانێت خۆراکەکان تێپەڕێنێت هەروەها دەستپێکردنی ژەمەکان بە زەڵاتەیان شۆربای سووک دەبێتە هۆی چالاکردنی ئەنزیمەکانی هەرسو و ڕێگری دەکات لە بروزبوونەوەی کچوپڕی شەکری خوێن وەرزشکردن و پیاسەیەک لە دوای ژەمەکان باشترین ڕێگایە بۆ سووتاندنی ووزە زیادە کە جەستە وەک چەوری لە دەوری ورگدا کۆی دەکاتەوە
زۆر باشە. بەگشتی بڕگە و بابەتەکانی تەوەری یەکەم یاخود بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو ڕاستان ئەچینە لای بەشی دووەم بەڵام ئەمڕۆ زۆر جیاوازە لە ڕۆژەکانی تر. وەگەزین لە پشت هەر چیرۆکێکی سەرکەوتنەوە کۆمەڵێک ئاستەنگی دووچاری هەموو کەسێکە بێتەوە و بە تایبەتیش لە ژیانی پزیشکانە. ڕاستان ئەمڕۆ باسی ژیانی یەکێک لە پزیشکە باش و بە ئەزمونونەکانی شاری سلێمانیەکەین کە چۆن گەیشتوتە و ئاستەی کە پزیشکێکی باشی دەدەچێ و جانی چەنەها کەس ڕزگار بکات ئامەش بێگومان یەکێکە بێت لە بابەتە سەرنجڕاکێشەکان لەبەرەوەی سەرسامە بین بۆەوەی کە بزانین چۆن گەیشتۆ بەماست. زۆر ڕاستە ئەلەن هەمومان حەزەکەین هەمومان بە تامەزرۆیە لەگەڵ ئەوەیان کە بزانین چیرۆکی ژیانی ئەم دکتۆرە ئەزیز و سەرکەوتووە چۆن بوو بزانین هەنگاو بە هەنگاو ژیانی چەند سەختی هەبوو چەند سەرکەوتن و چەند کەوتنی لە ژیانیا بینیوە. جا ئەمڕۆ لەگەڵمان نابن لە بڕگەی دووەما پزیشکێکی پسپۆری تایبەتمان لەگەڵایە کە چیرۆکی ژیانی خۆیمان بۆ ئەگەڕێتەوە بەڵام پێشەوە و چەندێکی کورورەگرین و ئەگەڕێنەوە بۆلاتان. دووبارە سڵاتان لەبێ ئەزیزانم گەڕاینەوە بۆلاتان بۆی ئەزمموی یەکێک لە پرۆفیسۆرە بەتوانەکان و ئەو پرۆفیسۆرەی کە دەستی لە جێی ئەم سلێمانیە دیارە کە یارمەتی کۆمەڵێ نەخۆشی زۆر باشیە و پێگەیەکی باشی هەیە. جا بۆ ئەمە بەسە میوانداری پرۆفیسۆر دکتۆر تەها مەحوی پسپۆری نەخۆشەکانی شەکرە و هەناوی کوێرە ڕژێنەکانمان کردووە. دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بین کە ئەمڕۆ لەگەڵمانایت. منیش پێ خۆشحاڵم و لەم ڕۆژی جەژنە پیرۆزبایی جەژنی قوربانەکەم لە هەموو بینەرانی بەڕێز و ئینشەڵا بە شێوازێکی سەرکەوتووە سپاسیان بۆ ئێمە گەورەیە کە تۆ لێرە ئەبینین و پێمان خۆشە دکتۆر باسێکمان لە ئەزمموی پیشەیی خۆت و کارکردنی خۆتمان بۆ بکەی لە کاتی خوێندکاریەوە لە سەرەتایە چۆن دەسە پێ کرد و هەر لە کاتی خوێندنەوە بۆمان باسکەی لە ساڵەکانی چەندەوە دەسە پێ کرد. من ئامادەیم لە ئامادەی سەلاحەدینی کوڕان تەواو کرد و ئەوە بۆ ساڵی 1970 پاشەوەی کە نمرەیەکی بەرزێنی ئێستا ئیتر خۆ دەزانی ئەوانەی کە ئاشنە کۆلیجی پزیشکی ستاندەرەکە هەر ئەوەیە بێ دەرەجەکەی بەرز بێت. ساڵی 1970 هێشتا ئێمە لە کۆلیجی پزیشکی بووین لە زانکۆی سلێمانی. بەس وەکو باسی کەم خۆی ژیانی زانکۆ یەکێکە لەو کاتانی کە خەڵک بە کاتێکی خۆشی تەمەنی بەسەرەبات ئێمە بەداخەوە کاتە شەڕی ئێران و عێراق دەستی پێکرد. ئیتر لەو کاتەوە 8 ساڵی خایان ئەو شەڕە ئێمە هەر لەو پرۆسەیە خوێندنمانە کرد و شەڕیش بوو. دوای ئەوە ساڵی یەکەممان تەواو کرد لە زانکۆی سلێمانی خەبەرێک هات لە هاوینەکەیە بوو لە 1 بۆ 2 بووین وەڵا زانکۆی سلێمانی ڕژێمی باس گواستیەوە بۆ هەولێر. ئەینجا ئەیترەوە بوو چوین لە هەولێر تەواومان کرد. لە ساڵەکانی خوێندنیشمانە ئیتر خۆ دەزانی ئێمە بە تەمام بووین لە سلێمانی بین چوینە داخلی و چوینە ئەو شێوازانەی کە کۆلێژێک لەو گەورەی کە لە سلێمانی هەبوو بیجزرێتەوە بۆ حاڵەتێکی وا کە زۆر ئامادەکراو نەبوو لە هەولێرە تەواومان کرد. لە ساڵی چوارهەمی خوێندنەکەمان نبوو خۆش دەزانی ئێمە ئەو ژمارانی کە خوێندکار بووین لەوێ و نمرەکەمان هەمووی باش بوو. لە ساڵی چوارا بووین کاتێکمان زانی تقریبان لە مختانەیە بوو هاتن ئیستیماریان هێنا تەوزیعیان کرد بەسەرەوەیە کەوا شەڕی عێراق و ئێران بوو کە ئەبێت لە هاوینە جێی شعبی هەبێت بیکەیت وەکو تەلەبە. ئێمە کوردەکان هەموو بە تێگڕا ئەوەمان ڕەت کردەوە کە ئیتر ئەمەمان کرد بەرەبەرە حکوومەت هات تەلەبەی لێفەسڵەکردین. هێشتا ساڵەکەش مانگێکی مابوو تەواو بێت. ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا ساڵی چوارەمی کۆلیژمان نیانێش بچینە ئیمتیحانەوە کاتێک کە دەرەجەکانیشمان هەمووی باش بوو و بەداخەوە دکتۆرە عەرەبە دکتۆر ئەو خوێندکارانی کە عەرەبوون ئەوان نیانەتوانی ئەو شتە نەکەن ئەوان هەموویان کرد ئەوان چوونە مەرحەلەی 5 ئێمە لە 4 ماینەوە بەداخەوە کاتێک کە هەمومان دەرەجەیەکی زۆر باشیشمان هەبوو و ئەو ساڵەمان فەوتا بەهۆی ئەنجامدانی ئەو کاری کە حکوومەت داوای لێکردین. بەڵام هەرچۆنێک بووە
بەسەر کەوتوانە کۆلیژمان تەواو کرد و پاشان بووین بە مقیم دەوری کە پێڵێن لە ئاستی پزیشکیە. زۆر باشە دکتۆر پێشووی کە بچینە لای مقیمی و ماوەکانی دواتری خوێندنەمەوە پرسیار لەسەرەوە بکەم وەگەزانی کە شێوازی ژیانی خوێندکار لە سەردەمی ئێوە و لەم سەردەمی ئێستا فەرقی زۆر جیاوازی زۆرە بە تایبەتی کۆلێژی پزیشکی کە بەڕاستی خوێندن تایە ئەسەمە جا ئێوە چۆن ئەو کاتاتان توانی کاتەکان بەڕێ بکەن لە داخلیە لە کاتێکا بە نمونە ئامێری فێنکەرەوە لە کاتە گەرمەکانان نەبووە لە کاتێکا کە لەوانەیە گوزەرانی هاوڵاتیان لە ڕووی مادیەوە خراپتر بوو بێ و کاتە و لە لایەکی ترەوە جەنگ ڕوویاوە چۆن ئەمانە کاریگەری کردووە چۆن ئێوە مامەڵەتان کردووە لەگەڵیان زۆر ڕاستە ئەو کاتە ئێمە معلومات و محاضراتمان لە شێوازی ئەو محاضریا وەرەگرتەوە کە مامۆساکە پێی ئەوتینەوە هەمووی بە شێوازی تەختەبۆرد بوو یعنی و ئەم شێوازی ئێستا نەبوو بە سلایدات و بە شێوازی تەکنەلۆژیای تازە بێت و یاخود بە سیدی شتەکانە بنێ یاخود بە فلاش شتەکانە هەبێت یاخود تۆ لە ماڵەوەی جاری وایە ئێستا بەهۆی ئەم ئینتەرنێتەوە تۆ برادێک بۆ ئەنێرێت ئێمە هەمووی ئەو کاتە لە ڕێگەی کتێبەوە بوو کتێبەکانیش کە هاتن ئەبواە بت کڕایە بە پارە بت کڕایە و ڕاستە لە کۆلیژ لەوانە بوو چەند شتێکیان بایتایەتێ بەڵام زۆربەی شتەکانە بووە خۆت بە دوای بڕۆشیتایە وەکو زۆر سێرەمەی ئێستا هەیە داواکەی لە ئینتەرنێت ئەڵێ لەسەر ئەو مۆزوعی یەکسەر معلوماتێکی زۆری بۆ هێنێت ئاسانکاریەکی زۆری بۆ کات بەڵام ئەو کاتی ئێمە ئەبواە هەمووی بە شێوازی خوێندنی لەلایەن پەرتووک و کتێبەکانەوە بووە لەگەڵ ئێمەیە اینجا ئەم وەسایلانەی ئێستاژ نەبوو دووەمیشان هاتوچۆکردن زۆر ئاسان نەبوو یعنی شێوازی هاتوچۆوەکو ئێستا کە هەیە فەرقی هەیە لەگەڵ ئەو کاتەیە و تەکنۆلۆژیاکەی ئێستا و ئەم شتی کە پی ئەڵێن گلۆبەڵایزیشن یاخود ئەولەمە ئەو کاتە نەبوو ئەمە خۆی ئەمە بەعزشتێکی باشی هەیە بەعزشتێکی تریشی هەیە یعنی بۆتە هۆکاری ئەوەی کەەوە هەندێک جار تێکدانی باری کۆمەڵایەتی لە نێوان بازە کەسێکە بەڵام ئاسانکاری کردووە بۆ خوێندن بۆ خوێندکار بۆ دۆزینەوەی زانستەکان بە تایبی زانستی پزیشکی لە هەموو بوارەکانی ترە لەبەرەوە ئەو کاتە ئێمە ئاسەنگ و ئاسەنگاریەکمان هەبوو لە ئیشوکارەکانمانە بەڵام لەگەڵ ئەوەشە تەحمل پێویستە بۆ کەسێک کەوا ئیشەکانی بکات بێوێ ئەو ئامانجەی کە هەیەی بێ ئەو هیوایی کە هەیەی بیهێنێتە دی ئەبێت لێبوردنی هەبێت و خۆڕاگری هەبێ بەرامبەر شتانە دکتۆر لە داخلەکانە لەگەڵ ئەم کەشەنە ئەموارەیە و لەگەڵیشا لەگەڵ ئەم جەنگەی کە هەبووە چۆن توانی وتانە هاوسەنگی لە نێوان خوێندن و ژیانی خۆشتانە ڕابگرن چۆن توانی وتانە لەو قورسایەشە لە هەمان کانتا خوێنیش بکەن و خۆشەکە ئاماژە و پێیا کە هیچ تەکنەلۆژیایکی پێشکەوتو نەبوو لەو کاتەیە لەزانی چی ئێمە ڕاستیەکەی لە داخلیە خوێنکاری داخلی جیاوازە لە خوێنکارێکە لە ماڵەوە بێت لە ماڵەوە محازەرەکانی خوێنەت و پاش سعات 4 و 5 شێتەوە ماڵی و هەموو شتەکانی بۆ حاضرە بەس لەوێ ئەو کاتێت و ئەوە نە شتەکانی تر خۆت بەڕێوەی بەری خۆت لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیشتان بگونجیت خۆ دەزانی لێرە توێتی تۆ ماڵی هەر لەگەڵ کەسکاری خۆتایی بەس لەوێ لەگەڵ خەڵکانێکی ترای بەڵام بخەم خۆ گونجاننەش پێویستی بە مود و سایکۆلۆژیکی تایبەت هەیە کەوا پێویستە بیکات اینجا یەکێ لە شتەکانی تر ئەوەیە مەسەن ئێستا ئەوەی کە هەیە بە مۆبایل ئەتوانی لە یەک دقیقە لەگەڵ هەر کەسێکا قسە بکەیت ئەو کاتە ئێمە بۆ ئەوەی قسەمان لەگەڵ کەسوکارمانە بکردایە لەگەڵ ماڵەوە قسەمان بکردایە ئەوە بچیتە لەسەر جادە تەلەفۆن هەبوو لە تەلەفۆنی سەرجادەوە تەلەفۆن دەکرد و لەگەڵ هەواڵ دەپرسی و ئەو کاتە بەو شێوازە بوو یعنی زۆر شت هەیە ئێستا لەگەڵ 25 ساڵەمە پێش زۆری فەرقە ڕاستە دکتۆر باوردەور دەبین لەسەر قۆناغەکانی دواتر جا وەگە زانی بەدەر لەوەی کە خۆت باسێکرد لە شێوازی ژیان و جەنگ و کۆمەڵێک ئاسن کە ڕوبەڕوودوەتەوە خۆی هەر لە خۆیان کۆلێژی فیزیکی هەڵبژانیان بەشە ئاڵنگاریەک و چاڵنجێکە کە کەسێک بیکا لەگەڵ خۆیان حەزەکەم بزانم چی ئاستەنجێک ڕوبەڕووتانە بووە و چی وای لێکردن کە بەردەوام بن لەسەر ئەمیشە چ شتێک پاڵنەرتانە بوو خۆی کۆلێژی پزیشکی بێزگەلەوەی کەوا تۆ ئەو زانستە ئەخوێنیت کەوا مامەڵاکە لەگەڵ جەستەی مرۆڤ لەگەڵ دەرونی مرۆڤ جیاوازە وەک لەوەی کە هەموو ڕێزەکەم هەیە بۆ هەموو زانستەکانی تریش کە لەگەڵ شتێکاکەوە علاقی بە جەستە و بە دەروونەوە نەبێت و ئەوەی هەیە
ئەو کەسی کە ئامادەکاری تایە و بێتە کۆلیژی پزیشکی ئەبێ حسابی ئەوە بکات کە ڕێگەیەکی دوور و درێژی لە بەردەمایە هەر چێک بکەیت کۆلیجەکانی تر لەوانەیە لە دوای 4 ساڵەوە ئەو کەسە کە بڕوانامەکانی بەدەستێنێت ئەتوانێت بەکاری بێنێت بۆ ئیش و کار و ژیانی ڕۆژانەی خۆی پێدەست پێ بکات بەڵام کۆلیژی پزیشکی 6 ساڵەکەش تەواوەکەیت دوای ئەوەی کە هەبوو تا ئێستا زۆر باشوو هەمویان تەعینە بوون ئێستا ئەوەتانێ چەند جارێک تەعین بوونەکەش تاخیرە بێت پاش ئەوە تۆ بە تەنیا لێرانەیە ناتوانیت ببیت بە دکتۆر لەوانەیە ئەمەی کە هەیە جاران دکتۆر 6 ساڵەکەی تەواو کرد ئەبوو بە مقیم دەوری و ئیتر دوای ئەوە تەدەڕوج و پسپۆڕی وەرەگرت یاخود وەری ناگرت ئەیتوانی لە ڕاستی ئەوەی کە هەیە پێڵەن کلینیک و عیادەکردنەوە کە خەڵک هەمووی دایم باسی لەواکە ئەڵێ دکتۆر کلینیک یا عیادە ئەمەش هەر ئێساوای لاتوە ئەمە هەر زۆر بەو شێوازە نەماوەتەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەبەرەوە ئەبێ حسابی ئەوە بکات بەلایانی کەمەوە دوای تاواکردنی ئەو سیستمەی کە پیا تێپەڕ ئەبێت لە تەدەڕوجی طبی ئەبێ دراسەیەکی تر بکات سپۆڕێکی تر وەرگێت بۆ ئەوەی چکە ئێستا شتەکان وا زۆر گۆڕاوە بۆ بە سەب سپێشاڵێتی سەب سپێشاڵێتی یعنی تۆ دکتۆرت هەیە دکتۆری ڕۆماتۆلۆژیە ڕۆماتیزمە ئێستا لاتوە لە وڵاتانی دەرەوە ڕۆماتیزمەکەی بەس لە دەستایە ڕاست ئەنجا لێرەش بە هەمان شێواز و ئەوەش ئەبێتە هۆکاری پێشکەوتنی زانستی پزیشکی باشتر خزمەتکردنی شێوازی پزیشکی تۆ قوڵە بیتۆ لەو بوارەیە و تازەترین و باشترین شێوازی چارەسەر کە ئێستا هەیە بە پێی ئەو سەب سپێشاڵیتە بەدەستی هێنیت لەبەرەوە ڕاستیەکەی ئەوەی کە باست کرد جەنابەت ینی ئاڵنگاریەک هەیە تاکو ئەبی بە دکتۆرێک و بوو حاڵەتی کە خەڵک پێت ئەڵەن ئەمە دکتۆرە و ئەناسێت وەختی ئەوێت باش دکتۆرە گەر بکرێ باسی پێش خوێندن و کاتی خوێندنمان کرد ئێستا گە باسی دوای دەرچوون و ئاهەنگی دەرچوون و دوای تەخەڕجبوونە بکەین و کاتی مقیمی و هەتاوی کە ماشەڵڵا و لەبێ گەشتیت بە پرۆفیسۆرێک لە هەناوی و شەکرە و کوێرە ڕژێنەکان چۆن بوو ئەم پسپۆڕیە و هەڵبژارد و ئەگەر باسمان بۆ بکەی لە مقیمیەوە چۆن ماشەڵڵا و لەبێ گەشتی بەم خۆی لە مقیمیە خۆ دەزانیت تۆ بە هەموو فەرعەکان ئاڕۆیت باتنیە جەراحێ ئەطفالە نیسائیە من لە کاتی جەراحیەکە چەند جارێک ئەو کاتە تەبەن بەم شێوازە نەبوو یعنی یەک مقیمەقدەم هەبوو وەکو ئێسان نەبوو پزیشکی پلەبەندی دێرین چەند کەسێک هەبێت و ئیشەکان کەمتریان پێ بکرێت ئەوانە ئەو کاتە یەک مقیمەقدەم هەبوو مەسەن من چەند جارێک لە باشی جەراحەکەیە چوومە ئیشمە کرد سرم کرد بەخوا وتم ئەم شتە بۆ من باڵنیەکە زیاتر حەزم لێتی و خوێندنەوەی زیاتری تایە و شتێکە تر ئەمە جیناتە ئەمە شتێکی ترە بەرەو ئەوە بەشەر ڕۆشتم کە باڵنیەکە هەڵبژێرم و سرم کرد زیاتر سەرکەوتوم تایە ناسینەوەم بۆ حاڵەتەکان و ئامادەکاری چارەسەریم بۆ حاڵەتەکان زۆر باشترە و سەرکەوتوترم تایە هەموو کەسێکیش بەم شێوازە یعنی بە تەجروبە بە ئەگەیتە ئەوەی کەوا تۆ بڵێ ئەمە هەڵبژێرم باشتر بۆ من یەک لەوەی تر بەهەرحاڵ ئەوانەمان تەواو کرد ئەوە بوو من قوڕائیافم لە شوێنێک بوو لە دەوری هەولێر بوو شوێنێک بوو دەوری ژمارەیەکی زۆر بادینانی تیابوون کە لە ئەنفالۆ هاتبوون و من لەوانەیە دکتۆری ئەوان بووم و ساڵێک خزمەتی ئەو خەڵکانم کرد کە لەوێ لەو مجەمەعە دانرابوون کەسیان نەبوو خزمەت گوزاری تەندروستیان پێویست بوو بەوەی ئەوەشەوە بادینەکەم فێر بوو کرمانجی ژەزانم ئێستا من لەبەر ئەوە دوای ئەوە هاتینەوە ئیقامە قودما اینجا دراسی بۆرد هەیە ئەبێ دراسەکە ئەو کاتە لە کوردستانە نەبوو ئەم خوێندنانە لە بەغا بۆ بچی تا بەغا و لەوێ 4 ساڵی ئەوەیمان تەواو کرد و پاشان من میلاچم لەسەر زانکۆی سەلاحەدین بوو هی هەولێر لەسەر کۆلیژی پزیشکی ئەوێ وەرگیرابووین چکە وەکو ئەوائیلەکانی ئەو کۆلیجە پێویستیان بە مامۆستا هەبوو لەبەرەوە کە خوێندنەکەم تەواو کرد دکتۆراکە هاتمەوە کوردستان من لە بەغاوە بیرم لەوە کردەوە تایبەتمەندی شەکرە و هۆرمۆنەکان و کوێرە ڕژێنەکان لە کوردستانە نییە لەبەرەوە وەکو یەکێک لەوانەی کەوا یەکەم کەس هاتمەوە کوردستان ئەو تایبەتمەندێتیم دروست کرد ئەوە بوو لە سلێمانی دەستم پێ کرد و یەکەم کەسیش بووم کە سنتەری شەکرەمان کردەوە و پاشان لە هەولێر و لە دهۆکی سنتەری شەکرە کرایەوە چکە سێرم کردەوە کاتە
زۆربەی نەخۆشەکانی شەکرە لەگەڵ نەخۆشی باڵنیا بێنران تایمێکی تایبەتیان نەئەدرایە وەختێکیان نەئەدرایە لەبەرەوە حەزم کرد ئەو تایبەتمەندێتیە دەست پێ بکەم و بۆ شێوازە دەستمان هەتا ئێساش دکتۆر پێم وا بێ هەر ئەو پسپۆڕی ورد لە شەکرە و ڕژێنەکانە چەند دکتۆرێکی بەڕێزی کەم هەن کە بەڵێ بەوەیەوە بەڵێ من کە دەستم پێکرد و ئیتر بەدوایە بۆردی کوردستانی کرایەوە لەو باریا و من پرۆگرام دایرەکتەری ئەو بۆردەم و الحەمدوللا چەندین دکتۆرمان پێگەیاندووە لەو باریا و یەکێک لە شتە گرنگەکانی دکتۆری ئەوەیە نەک هەروەکو مامۆسای زانکۆ وەکو دکتۆریش ئەبێ ئەو علمی کە پێتە بیگەێنی بەرامبەرەکەت ینی دۆکتەر کە ئەڵێت بە لاتینی واتە تیچەر ینی مامۆستا تۆ ئەو علمی هەتە نابێ هەر بۆ خۆت بێت ئەبێ خەڵکی تریش لێتەوە فێر بێت کە حەزەکەم ئینشەڵڵا هەموو دکتۆرەکان بەم شێوازە ڕەفتارکرد لەگەڵ خوێندکارەکانیانە. زۆر دکتۆر ئەگەر باسێک لە ژیانی تایبەتی خۆشە بکەین لەگەڵیا زۆر جار ئەومان بیسۆکە کاتێک کەسێک لە کۆلێژی پزیشکیە و دواتر دەچووی کۆلێزێکی پزیشکیە ئەبێت تۆزێ ژیانی تایبەتی خۆی پشتگوێ بخە ئەگەر تۆ باسێکمان بۆ بکەی چۆن توانی و هاوسەنگی لە نێوان خوێندنەکەت و لایەنی دکتۆرێکە و ژیانی تایبەتی خۆشتا بکەیت و دواتری ژەگەر پێمان بڵێ لە ساڵی چەنە هاوسەگیری و کردووە پێمان خۆشە بێگە لاداسایی بێ وەڵای خۆی ڕازەکەیت ئەوانەی کە تایبەتمەندێتی پزیشکی هەڵەبژێرن زۆر جار لە باری ژیانی هاوسەرگیری و ژیانی تایبەتی خۆیانە هەندێک بواری ئەکەوێتە لاوە پێ ئەخرێت لەبەرەوەی بۆ تۆ دایمەن بەو شێوازە دروست بوویکەوە یارمەتی خەڵکی تر بیت و مقابلەکەت علمی پێبیت و چارەسەری بکەیت و دووەمیشان ئەڵێ با ئەمە تەواوکەم اینجا بچم ئەوە بکەم مەسەلەن یعنی ئەڵێ تا نەبم ئێستا زۆرێک هەیە ئەڵێ وڵات تا نەبم بە ئەخسایی یا تا نەبم بە پسپۆڕی تایبەتمەند یا تا عیادەی خۆم نەبێت هاوسەرگیری ناکەم ئەیتر ئەمانە هۆکارم بووی کەەوە هەندێک جار وا لێ بکەم تر بەعزە شتێکی ژێ قسمەت و نسیبە ئەوش بەدەست کەس نییە ئەی نازانین چۆنیێتەوە لەبەرەوە جاری وا هەیە لە نەکەویتە تاخیربوونەوە لەوانەیە من تا ڕادەیەک تۆزێک تاخیر بووم لە هاوسەرگیریما بەڵام من زۆر خۆشبەخشم لەگەڵ هاوسەرگیرەکەی خۆماشە کردوومەوە و هەمیشە یارمەتی دەرم بووە و ڕاستەکەی من لە تەمەنیی تۆزێک گەورەیە ژنم هێنا لە نزیکی 36 ساڵیا بوو کاتێک هاوسەرگیریمان کرد ڕاستە بە هیوای ژیانێکی خۆش نووسڵاو و ڕێزمان هەیە بۆ خێزانیش دکتۆر یەکێک لە پرسیارەکان کامێ بیکەم ئەویژەوەیە کە ڕەنگە پێشتیژە و پرسیارە و ڕوبەڕوو کرابێتەوە پەشیمانی لە هەڵبژاردنی کۆلێژی پزیشکی وەکوەوەی کە ئێستا تای ئەبینم و تێگەیشتوم و پێگەکەم گاتوتە ئێستاوە ئەبێ بڵم نەخێر چکە ئێستا من گەیشتومتە حاڵەتێک الحەمدوللا زۆرێکی قۆناغەکانم بڕیوە کەواتە کات بگەڕێتەوە هەمان بە شەڵەبژێری کاتیش بگەڕێتەوە من لەوانەیە هەر هەمان بە شەڵ بژێرم چکە خواوای دروست کردوین بۆ ئەم ئیشە بین ئەگەر وا بێت لەبەرەوە لەوانەیە لە ئیشەکانی تریشان سەرکەوتوو بوویت ئەگەر کرد بێت بەڵام ئیتر ئەمەی کە هەیە ئێستا من پیشەکەی خۆم خۆشەوێت هەمیشە حەزەکەم نەخۆشەکانم لە ئازارەکانیان کەم بکەمەوە دایمەن نەخۆشەکانم بێت بەرەو چاکبوونەوە بڕوات زۆرترین هەوڵیان بۆ ئەم من مەناعەتم نییە مەسەن نەخۆشێکم هەبێت پێویستی بە دکتۆرێکی تریش بێت تەلەفۆنی بۆکەم بە دکتۆرەکەی تر ئەڵێم ئەو حاڵەتەمەم هەیە بەشکم توانی بیت یارمەتی بیت پرسیاری لێ بکرێت یاخود لە بوارەکەی ئەوە سوودمەند بێت لەبەرەوە شتێکی پێڵەن there is no greater friend than consultation یعنی واتە تۆ باشترین کەس بۆ تۆ ئەوەیە کە پشت بەستی بە خەڵکانی تریش و هاوڵی ئەوانیش وەرگریت بۆ بەرنمەیەکی پێڵەن من سەر بۆ ملیۆن یەکێ لە شتەکانی چییە ئەڵێ اتصال بصديق وایە لەوی شەوانە نازانێ وەگەر سەیری هاوڵێکی لە بەرگەکانی ئەوەیە لەبەرەوە شتێکی باشە ئەگەر تۆ بە تەنیا خۆت دانەنیتەوە هەموو شتێکە زانیت بە تەنیا خۆت دانەنیت کە تۆ هەموو شتێک لەلایەن تۆ چارە سەر ئەکرێت زۆر ڕاستە دکتۆر باسی نەخۆشەکانتت پێر خۆشە وەکو کۆتا پرسیار بە کورتی باسێکمان لە سەردەمی کۆرۆنا بۆ بکەیت ئازام ئەو کاتە یەکەم نەخۆش لای بەڕێستان پێشبینی و خبری خۆت لەگەڵ ئەوە بوو ئەگەر باسێکی ئەو کاتەمان بۆ بکەیت وەڵای خۆی ئەوە یەکێکە لە وێزگەکانی ژیانم کاتی کۆرۆنا ساڵی 2021 و 22 تەنانەت بەوەی کەوا یەکەم نەخۆشی کۆرۆنا
لە سلێمانی و لە هەموو کوردستانی شاوازم لە عێراقیشا ئەو نەخۆشە بوو کە هات بۆ لای من و کە تەوەقوع ناکرامە کۆڕۆنا بێت و دوایی پاشان فحسەکەی نێرا بۆ بەغا و کاتە فحسەکان نێرا بۆ بەغا بۆی بڵێن کەەوە کۆڕۆنا دەرچوو لای منە و ناخۆشترین شتیشی دوای ئەو بوو کە بۆ سبێنێ هەر گیانی لە دەستدا خوافی کاو کەسە ئەیتر ئەو شتە بڵاو بوو و خۆش دەزانی خەڵکیش ڕەحم ناکەن هەموو هینەکان لەسەرەوە بۆیان وەڵاو دکتۆر تەها خۆشی توش بووە اینجا ئیتر خۆ دەزانی ئەو کاتە کەرەنتین هەبوو ئەوە تۆ بە شێوازێکی تر مامەڵە بکرایتایە بەڕاستیەکەی ئیتر من ئەوە کۆڕۆناوە لەو تایبەتمەندێتی خۆم نەبوو من لە بواری شەکرە و چۆرەگەلاندەکانە بووم بەڵام ئیتر خواوای کرد و کەیسێ هاتە لای من و لای منەوە ئیتر علاجی زۆرێک لە نەخۆشەکانی کۆڕۆنام کرد و الحەمدلله زۆرێکیش سەرکەوتوو بووم لە عیلاجەکانیانە بەڵام 2 ساڵ زۆر هیلاک بووم 2 کەمامە بەس دایمەن و گوێم نایە حاڵەتەکان و بۆی چارەسەری نەخۆشەکان بکەم و ئیتر خۆشت کە ئەڵەی بەرکەوتوی کۆڕۆنای ئەوە فەحسم کردایەوە مەسەن هەر 5 ڕۆژ جارێکە بە فەحسی کردە بۆی بزانی تۆ بەرکەوتوی یان نا جاری مەسەن تۆ بڵێ شەممان فەحسی کردووە و دەرکەوتوی تایەتیانیت کە ئیتر دڵە خۆشە بوو کە هاتە ڕۆژی نزیکی پێنجشەمە و چوارشەمە هەر لە خۆ تۆ تا ئەیگەر هەر لە خۆ تۆ عارەق دەکردەوە ئەوت وەڵاو کۆڕۆنامە کە فەحسەکە دەکرد و تو تیا دەرنەچوو ئیتر لەبەرەوە ئەوت تیا دەرنەچوە کۆڕۆنا دێ دڵ خۆشە بوو ئەو دەرەجەی سەری ساڵە وەرگرتووە هەر تەندروست باش بێت دکتۆرگیان ئێمە زۆ خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی گەورەت کردین و یەخوا هەر تەمەند درێژ بی و هەر بمێنیت بۆ ئێمە و هەر ئاوا دەست و پەنجە و ڕەنگین بێت ئەزیزانم یادارم هەر لە جەژن و خۆشییا بن ئێوەش ئێمە ئەمڕۆ هاتینە کۆتایی پرۆگراممان و دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر تەها مەحوی و هەر لە خۆشییا بن و خۆتان لەگەڵ بێ سپاس بۆ دکتۆر بەڕاستی تامەزرۆ بووین بۆ وەڵامەکانە زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ تا و سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی لەگەڵمانەمانەوە هیوادارم هەر لە جەژن و خۆشییا بن و تا بەرنامێکی تر بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ